لە شاری هەڵەبجە بۆ یەکەم جار گۆڤارێک تایبەت بە لاوان کە بۆ یەکەم جارە لەسەر ئاستی پارێزگای هەڵەبجە گۆڤاری لەم جۆرە بڵاو بکرێتەوە. لە یەکەم ژمارەدا ژمارەیەک لە یاخود چەندین بابەتی لێکۆڵینەوە و هەروەها هونەری و ئەدەبیشی لە خۆگرت بوو و بیریان لەوە کردوتەوە کە ڕەنگە بتوانن مانگی جارێک لەم گۆڤارە بڵاو بکەنەوە. لە مێژووی بڵاو کراوەی ڕۆژنامەوانیدا بۆ یەکەم جار لەسەر ئاستی پارێزگای هەڵەبجە گۆڤارێکی تایبەت بە لاوان چاپکرا و خرایە بەردیدەی خوێنەران. ئەم گۆڤارە لە ڕۆژی جیهانی لاوان بڵاو کرایەوە و لەلایەن بەڕێوەبەرایەتی لاوانی هەڵەبجەوە دەردەکرێت و کار بۆ ئەوە دەکرێت گۆڤارەکە بکرێتە مانگانە و چیتر بە شێوەیەکی بەربڵاو بۆ خزمەتکردن بە توێژی لاوان و بەرەو پێشبردننی ئاستی ڕۆشنبیریان بڵاو بکرێتەوە. دواتر گۆڤاری شنووری و ئاسۆگا پاشان کۆمەڵێک گۆڤاری بچە گۆڤاری لاوان فترێکی زۆر کەم لەمە پێش لەلایەن کاگەریوان سەلاح بەڕێوەبەری لاوانی هەڵەبجە پێشنیاری ئەوە خستە بەردەستی من کە گۆڤارێک ئامادە بکەم بۆ یادی ڕۆژی ژیانی لاوان. من پێم باش بۆ ئەم گۆڤارە بکەینە نریتێک بۆ بەردەوامی هەبێ بەردەوامی. بەڵام لەلایەکی ترەوە هەستمان کرد گرفتی مادی بربەستە بێت لەوەی کە بە شێوەیەکی زۆر بەردەوامیشکەین بە هەر حاڵ توانیمان لە ماوەیەکی کەمە گۆڤاری یەکەم ژمارە ئەم گۆڤارە ئامادەکەین و چاپ بکرێ بە شێوەیەکی زۆر جوان بە لاپەڕەی ئارت و بە ڕەنگاو ڕەنگ هەرچەندە لاپەڕەکانی سی لاپەڕەیە بەڵام لەم ژمارەیە توانراوە نزیکەی دەن و سەر لە دەوری ئەم گۆڤارە کۆ ببنەوە و بەرهەمی تایبەت بە لاوانی تیا بنووسن. بابەتانی تیا بڵاوکراونەتەوە فکریە ڕۆشنبیریە ئەدەبیات چییە؟ بابەتێکی ئامە زیاتر ئیش لەسەر وشارکردنەوەی گەنجەکە لە هەموو بوارەکانە و ئێستاش خۆمان ئامادە کردووە کە ئەمڕۆ گۆڤارەکەمان لەم مەراسیمی ڕۆژی جیهانی لاوانە بڵاو کردەوە. خۆمان ئامادە کردووە بۆ ژمارە 2 بەنیازین لە ژمارەکانی داهاتووە بە زاراوەکانی تر بابەت لەم گۆڤارە بڵاو بکەینەوە وەکو بە هەورامی بە کرمانجی بە کڵهوڕی و لە ئایندەیەکی تریشە پەیوەندی بکەین بە لوڕ و زاراوەکانی تر. ئەم گۆڤارە لە مێژووی ڕۆژنامەگەری ئەم ناوچەیە یەکەمین جارە گۆڤارێک تایبەت بە لاوان بڵاو بکرێتەوە. ڕاستە چەندین گۆڤاری تر بڵاو بۆتەوە تا بە گۆڤاری ئەدەبی گۆڤاری مناڵان گۆڤارە تایبەتەکان بە یادی شیمابارانی هەڵەبجە. من وەک سەرنووسەری گۆڤارەکە هیواخوازم گرفتی مادی نەبێتە هۆی ئەوەی ئەم گۆڤارەش بوەستێت. زۆر سپاس.